برادران ئەو کاتتان باش چەند سەرقەڵەمێک دەڵێم لەسەر ئەو بڕیارەی ئەمڕۆی دادگای فیدرالی دیارە من لە زیاتی ڤیدیۆ هەوڵدەم لێرە هەر بە پەلا هەندێک لەو قسە و باسانە بکەم. یەک ئەمە پێشتر ڕامانگەیان کە ئەوە شکستەی گەورەی پارتی لە دوو دێتن و پارتی سەریان تراشی و ئاوێنەکەشیان دەستە خۆی چۆن ها برادران وەرە سەیری پارتی بکە. نێچیریان ڕەوانی ئێران کرد، شانی ئێرانی ماچ کرد، یەک دنیا تەنازولی کرد، بە شان و باڵی ئێرانیدا هەڵگۆت، چۆ بەغدا سازشی کرد، هەموو شتشی کرد. بەڵام لەگەڵ ئەوەش مەسرور بە خۆی چوو شکایەتی کرد، قبوڵیان نەکرد بگوت پیان دەبی بێی بە خۆی شکایەتەکە بکاتن، بە خۆی شکایەتەکەی کرد. کەچی ئەوجا ڕات کراوە، ڕاتیان کردەوە. یعنی هەولی ئەو وتەیە کوردەواری هەیە دەرێکەریشیان پێگا و شەهادەشیان پێینە لەولا بە مەسرور بە شخصی خۆی قبوڵیان نەبوو ئڵا بە شخص خۆی کە دەیگوت دادگای سەورە، دادگای فیدرالی، دادگای سەورێ وایە 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 قبوڵیان نەبوو، بە شخصی خۆی چون پێیان کرد. دوو نێچیر ڕەوانی ئێرانیان کرد، یەک دنیا سازش و بەشان هەڵدان و کەنەوەی ئێرانین و فەقیرەی بابیشی مردی ها لە تاسەیە نێچیر و فازڵ میرانی ئەوجە سازشیان پێکرد. ئەوجا بڕیارەکەش ئەوەندە نەگۆڕدرا تاکە شتێک چەند ڕۆژێک یان ماوەیەک هەڵبژاردنەکە تەجیر کرا. هەموو فشاری پارتی دۆچی کردی مەسرور لۆ هەندێیان کردوە کە غاڵبیش باسی کرد کە پەرلەمانی عێراق دەکەویتە ناو پشوو، ئیتر کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردن ناکە. ئێستا 22 مانگ سبەی کۆمیسیۆنی 6 مانگ مۆڵەتی درێژ دەکرد. کۆمیسیۆنی عێراق کە پارتی گرێ کۆرەی لەگەر ئەوەی هەیە لەبەرەوەی لەو ڕێگایەوە ناتوانانی ساختەکاری کە قەبارەی خۆی بەدیار دەگەویت. یعنی هەم سبەی کۆمیسیۆن درێژ دەکەنەوە، هەم بڕیارەکەی مەسرووریان ئیلغا کردەوە، هەم ئەو هەموو شەون و خوونی و سازش و بەرتیلدانەی نێچیر لە بۆ ئێران، لە بۆ عێراق، لە بۆ هەموو دەوڵەتەکانیان هەمووی ئیلغا کردەوە. برادران هەر هەمووی شکستەی معنەوی گەورەشیان تووشی پارتی کرد. سبەی پارتی ناتوانانی لەمەولا بەو دادگایە بڵێ سەورەیە لەبەر ئەوی مەسرور نامەی نارد، نامەی شخصی لۆ نارد و چوونە بەردەم، یعنی ڕکاعەتی لە بۆ ئەو ئیبراهیم ڕئیسیەی کرد. هەر بۆ زانیاری شتان هاوڕێیان ئیبراهیم ڕئیسی ئێستا من ئەوە برادرێک ڕۆژنامە نووس ئاگاداری کردم 7450 کەسی کوردی ئیمزا کردیە لە سێدارە درایە. ئەوی ئەو شین و ڕۆڕۆی لۆ دەکەن، ئەو شین و ڕۆڕۆی ئەو حزبن 7450 کەس. گرنگ لێرەدا شکستێکی دیبلۆماسی سیاسی گەورە تووشی پارتی بوو و ڕەوشی خراپ دەبی و ڕەنگ بیت ئەگەری ئەوەی هەبی شەڕی وەرەقەی شەڕی پەککە دەربینی فەوزایەک دروست بکە. چکو هەم کۆمیسیۆن سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکاتەوە تەمەنی درێژ دەکەی، هەم بڕیارەکەی لە دادگای فیدرالی ڕەت کراوە و ئەو پێنج کورسیە یعنی دوی سەی بەبەر دەڤەری سلێمانی هەول پارتی دەکەوی، دووشی بەبەر ناکەوی، یعنی لە دەی هاتە سەر سەی و لەوەش ئیتر تۆزوعی سەر مەسیحیەکان و ئەوەش دەکرێتن. بە هەر حاڵ من هەرویستم ئەوەتان پێ بڵێم پارتی چەندین مانگە هەموو هەوڵەشیدا ڕێگری کرد، لەبەر هەندێمە پێمان ناخۆش، ئەنی ڕێگری دەکات لەوەی کە پرۆسەیەک نیمچە هەڵبژاردنێکی جوان و پاک و پێگەر باشتر بکرێت لەوانی کە هەموو ڕێگریەکی کات و ڕیسکی بە کێشەی کورد بە هەرێم کرد کە شکستی خوارد و هەموو ئەو تێبینی و زانیارانە ئێمە دامان بڕۆنە سەرخۆ لایڤەکان ما بزان چێ ڕاستی کرد. نەمانوت پارتی تووشی شکست دەبی، نەمانوت ئەوە کەمینە بۆ پارتی دانرایتەوە، نەمانوت پارتی بەس بە مەسرووریان ئیمزا کرد پێیان برم ئێران و ئەوە و باس لە هەموو شتانەی ئێمە هاتەدی و پارتی شکستەکی دیبلۆماسی گەورە خوارد. ئەوە شەڕە و شەڕێکی دیبلۆماسی بوو و پارتی لەوە تێکشکە و
کە گوتمان هەیمەنەی پارتی ڕۆی ئەو باوکەی مرد بفتەوە ئەو پارتی کۆن بە کەیف خۆی ئەو کە ئەو ئێستا بەدیار دەکەی ئەوە شکستێکی زۆر گەورەی دیبلۆماسی بوو لەو پارتی هیوادارین مڕاجعەی خۆی بکە واز لەو ملهوڕیە بێنێت بێت قەدەری خۆی بداتە دەست هەڵبژاردن چی چاندێ بە ئەوەندەی بدوورتەوە کاتێکی خۆش